باز لە پرسی پێکەنانی حکوومەتی نوێ عراق و دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر دەکەین تا ئێستاش گفتوگۆ بۆ چوونی جیاواز لەسەرەوە هەیە. 30 ڕۆژ مۆڵەت هەیە بۆ ئەوەی پەرلەمانتاران دەست لە کارکێشانەوەکانیان بکشێنەوە بە پێی وتەی پەرلەمانتارانیش دەست لە کارکێشانەوەی ئەو پەرلەمانتارانە کاریگەری گەورەی لەسەر پرۆسی سیاسی عێراق دەبێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە لە ستۆدیۆ میوانداری دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە. دکتۆر بڕیار بەخێر بێت. بەخێراتی ئامادە بۆنێت. دکتۆر بۆچوونەکان سەبارەت بە پرۆسی سیاسی عێراق لە ئێستادا چییە؟ وەکو پەرلەمانتاران هەوڵەکانتان بەکوێ گەیشتەوە پێکەنانی حکوومەتێکی دەستوری لە عێراقدا؟ ئەوەی کە ئێستا لە بڵین قۆناغی دوای کشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر ئەگوزارێ ئەوەیە کە جوهدێک و چۆنەڵی هەنگاوێکی خێراتر هەیە بۆ پێکەنانی حکوومەتیش بێگومان حکوومەتی تەوافقی نەکە حکوومەتی زۆرنی نیشتیمانی کە مشت و مڕەکەی ڕابردوو لەسەری بوو کە ئایا تەوافقی یان زۆرینەی نیشتیمانی. ئێستا قسەکە لەسەرەوەیە بەڵێ تەوافقی، بەڵام هەموو لایەنەکان چۆنەڵی بە دەمەوچوونێکی باشیان بۆ هەیە. ئەوەی گرنگە لەم قۆناغەیە ئەوەیە کە وەکو لایەنە کوردیەکان وەکو چۆن لە یەکەم ڕۆژەوە تومانە یەک بەرنامەیی یەک هەڵوێستی لەم قۆناغەشە ئەمە بتوانین لای خۆمانەوە جێبەجێ بکەین، چکە ئەوەی کە واقعیان وجودی هەیەوەی کە ئیتاری تەنسیقی لە یەکەم ڕۆژیشەوە وەکو چۆن یەکێتی نیشتیمانی پێی باش نەبوو کە تداخلی نێوماڵی شیعب کرێ، ویش تا ڕادەی کێشەی نێوماڵی کوردی بۆ لایەنە کوردیەکان بەجێهێشتووە. بێگومانەوەی کە تەنسیق و لێک تێگەشتنێکی باشی لە مودێ ڕابردووە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بۆ ئێستا ئەو لایەنەیە کە قسەی لەسەرکریان دیاری ئەکرێت بۆ پێکەنانی حکوومەت و ئایندەی حکوومەتی ئایندەی عێراق. باشە دکتۆر، باس لەوە دەکەیت کە هەوڵەکان بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ عێراق چڕکراونەتەوە و نزیکە لەم حاڵەتەدا با بڵێن ڕەوتی سەدر لە پێگەێنانی حکوومەت بەشداریان دەبێت؟ بەشداربوونەکەیان چۆن دەبێت؟ بێگومان ئەوەی کە لە مودێ ڕابردووە ینی ئێمە بگەڕێنەوە بۆ کێشەکان سەرهەڵدانی ئەم کێشانە لە چی بوو لە دوای پرۆسی ئازادی و دروستبوونی عراقی نوێ لە 2007 و 8 بەدواوە توانین بڵین ململانەکانی نێوان ئەوەی کە ئێستا پێوترێ ئیتاری تەنسیقی یان دەوڵەتی یاسا یان بەڕێز نووری مالکی و لەگەڵ ڕەوتی سەدرا ئەم کێشانە بەردەوام ڕۆژ بە ڕۆژ کەڵەکە بوون و ئەم کێشانە چارەسەر نەکراون. هەموو جارێک بە بیانوێک یان بەوەی کە پەلە بکرێت لە پێکەنانی حکوومەتە کە ئەم کێشە جارێکی گرنگ نیە بۆی چارەسەر بکرێت. ئەم کێشانە هەموو جارێک پشتگوێ خراوە و چارەسەر نەکراوە. لەبەرەوە بینیمان لەم قۆناغەیە لە کابینی پێشوشە پەنا بۆ هەڵبژاردننی پێشوەختە برا، هەرچەنە بەشێکی بەگەڕێتەوە بۆ خۆپشاندانی ترینیەکان، بەڵام بەشێکشی بۆ لاوازی کابینەکە و بۆ پێکەنانی ئەو ڕێگنەکەوتنی لایەنە شیعەکان بوو لەسەر کاندیدێکی بەهێز. لەم قۆناغەش ئەم کێشانە دووبارە بۆتەوە. کێشەکان ئێستش چارەسەر نەکراوە و بەم پێکەنانی کابینی نوێ حکوومەتەش چارەسەر نابێت، چکە ڕەوتی سەدر بە تەواوەتی لە معادلە سیاسیەکە چۆتە دەرەوە. ینی بژاردەیەکی لە بەردەسا بوو ئەیتوانی ئەگەر حکوومەتی زۆرینی نیشتیمانی کە پێک نایێت کە چەند جارێ هەوڵی بۆیە واتە یەکەم جار هەوڵی بۆیە سولتی زامن وای کرد کە ئەم پرۆسی هەڵبژاردننی سەر کۆمار سەرکەوتوو نەبێ، ئەمە یەکەمیان. دواتریش هەر لەو مودەیە ینی 3 جار هەوڵدرا بۆ ئەوەی ڕێژەی یاساییان دەستوری بۆ هەڵبژاردننی سەر کۆمار دروست بێت، دروست نەبوو، کەواتە بەشێکی زۆری لەگەڵ ئەم هەنگاوانەیە نەبوو. دواتریش لایەنەکانی کەی ئیتاری تەنسیقی ڕاستپارت کە ئەو بێت حکوومەت پێک بێنێت و لەگەڵ تەنانەت ئەو لایەنانشی کە ڕەوتی سەدر هاوپەیمانی هەبوو لەگەڵ هاوتی دەستکراوە بە لەگەڵ ئەو لایەنانەشی کە من هاوپەیمانیم هەیە لەگەڵات و ئەتوانین حکوومەتێکی زۆرینە پێکبێنی. بگومان ئەمە سەرکەوتوو نابوو، چکە ئیتفاقی ڕزگاری نیشتیمانی تاو کاتەش وجودی هەبوو و پارتی و بەشێکی زۆری سوننەکان پیان خۆش نەبوو لەو ئیتفاقی بچنە دەرەوە، چکە ئەم ئیحراجێکی سیاسی پیان وابوو بۆیان دروستە بێ. دواتریش سربەخۆکان هاندران کە ئەوان بێن ئەم گرێ کوێرە بکەنەوە، ئەمەش سەرکەوتوو نەبوو. واتە هەنگاوی یەکەم کە 3 جار تاقی کرایەوە کە ڕاستە و خۆ سەر کۆمار هەڵبژێرێت و چۆنەڵی بەسەرکردایەتی ئەم ڕێکەوتنە سێ قۆڵی ڕزگاری نیشتیمانی مە سەرکەوتوو نەبوو. دواتریش ئەوەی کە ئیتاری تەنسیقی ڕاستپێرە لەگەڵ لایەنەکان ئەمەش سەرکەوتوو نەبووە، ئەوەی سربەخۆکانیش سەرکەوتوو نەبوو. لەبەرەوە ئێمە تەسەورمانە کرد یان با بڵێن بژاردەی گونجاوتر لە بەردەم ڕەوتی سەدرا ئەوە بوو کە بە حکوومەتی زۆرینەی بە حکوومەتی تەوافقی ڕازی بێت
لەبەر چەند هۆکارێک یەکەمەوەیە کە ئێمە ینی ئەوەی کە دروست نەبوونی یان ڕازی نەبوونی لایەنەکان لەسەر حکوومەتێکی زۆرینی نیشتیمانی ئەوەیە کە ئەترسن لەم قۆناغەیە کە حکوومەتێک دروست بێت بەشێکی زۆری شعیتیانە بێت یعنی ئەگەری زۆری هەیە حکوومەتێک دروست بێت لە داهاتوو ئەگەر لەسەر ئەم ڕتمە بەردەوام بین ئەسڵ سنەیتیانە بێت یان لەوانەیە ئەگەر بەم سیاسەتە بەشێکی زۆری لایەنە کوردیەکان کە ئێستا پەیڕەویەکان بەردەوام بێت بەشێکی زۆری یا بەشی کوردی هەرتیانە بێت حکوومەتی داهاتووی عراق لە قۆناغەکانی داهاتووترە لەبەرەوە وەکوتم ئەم بژاردەی لە بەردەسا بوو کە حکوومەتی تەوافقی ڕازی بێت ئەمە یەکێک بوو کە جێبەجێ نەکرد بژاردەی دووەمەوە بوو کە بە معارەزە لە نێو پەرلەمانە ڕاستی بێت بەڵام چوونە دەرەوەی بە تەواتی و مقاتعکردنی بە تەواتی سیاسەتی عراق ئەمە خۆی بۆ خۆی لێکدانەوەی جیاواز هەڵەگرێ ئایا هەنگاوی دوای ئەمەی چیە بێ هەنگاوێکی زۆر جوان و دیموکراسیان و مەدەنیانەیە کە ناوێتی ڕەوتی سەدر ئەویشەوەیە کە فۆرمی ئیستیقالیان تەقدیم کردووە و سەرۆکی پەرلەمان قبوڵی کردووە بەڵام هەنگاوەکانی دواتریش ئومێدوارین کە بە هەمان شێوە بێ ئەگەر ناڕزایەکی یا تێبینیەکیان بیانەوێت چۆنەڵی ناڕزایەتی خۆیان بەرامبەر کردارێکی حکوومەت یا بەرامبەر هەڵسوکەوتێکی حکوومەت بێت بە هەمانم شێوە مەدەنیانە ناڕزایەتەکەی خۆیان دەربڕنە و کاتاتوانین بڵین کە عراقێک دروستە بێت کە هێوا شێواش ئەگەر ناڕزایەتیش هەبێت بە شێوی مەدەنیان دەرەبڕێت لەبەرەوە ناگەڕێنەوە بۆ قۆناغەکانی پێش و بەڵام ئەگەر هەنگاوەکانیان جیاوازتر بێت تونتر بێت ئەو کاتە بێگومان نەتوانین بڵین کە تەمەنی داهاتووی حکوومەتەکە لەوانەیە وەکو پێویست نەبێت یا کورتتر بێت لە 4 ساڵ سبینێ پێنجشەممە ئیتاری تەنسیقی کۆ بێتەوە بۆی قەرار سێ کاندیدی داناوە بۆی کە بن بە سەرۆک وەزیرانی عێراق و دەنگ لەسەر ئەو کاندیدانادرێت کە جێگرەوەی سەدرا بن 73 پەرلەمانتار لە ئەنجومەی نوێنەران کشاوەتەوە بۆ دەنگدان لەسەر ئەم بابەتانە ئەمە با بڵین بڕیارێکی دروستە کۆبوونەوەیەکی دروست ئەبێت ئێمە بەرنامەی کارێشتادا نراوە یعنی ڕاستە سبینێ پێنجشەممە کۆبوونەوەیە بەڵام نەوتراوە ئایا بزەبت لەسەر چییە و ئایا کۆبوونەوەکە بۆ ئەوەیە کە باز لەوا کرێت کە جێگرەوە بۆ خۆی ئەمە لەسەر داوای کوتلێکی دیاری کرا بوو کە وتیان لەبەرەوەی دۆخەکە ئاسایی نییە ئەم دەست لە کارکێشانەوە بە شمارەیان بەم ڕێژە زۆری پەرلەمانتاران هەرچەنە لە عوتڵی تەشریعیان بەڵام پێویستی بە دانیشتێکی بە پلەی پەرلەمانەوە دانیشتێک لەسەرەوە ئەساسە بەڵام ئایا سبەی نییە چکە تاکو ئێستش بەشێک لەوانەی لە ناو ئیتاری تەنسیقیشیان لەوانی لە شیعەکانی ناو ئیتاری تەنسیقی پیان باشە کە ڕەوتی سەدر بە تەواتی نەچێت دەرەوە دەرفەتێک دروست بێ بۆی ڕەوتی سەدر بگەڕێتەوە ناو کایە سیاسیەکە ئایا سبەی نییە قرار لەسەر ئەوە ئیرێت کە ئەمانە ناوانە بچنە ناو شوێنی پەرلەمانتارەکانی ڕەوتی سەدرە مێشتا ئاشکرانیە بەڵام کۆمەڵی پێشهات ڕوویداوە بە تایبەتی ئەم هێرشانی دوایی ئەمانی کە لەلایەن تورکیا بۆ سەر عێراق کۆمەڵی کێشەی تر ڕوویداوە لە نێو عێراق و لە نێو هەرێمی کوردستانیشا کێشەی تاکو ئێستا کۆمەڵی کێشەیە بە یەکلا نەکراوەتەوە لەبەرەوە ئەشێ دانیشتنەکە بۆ ئەوە نەبێت یان تەنها بۆ ئەوە نەبێت لەبەرەوە جارێ ئەگەرەکان کراون و لەوانەیە دەرفەتی چکە جوهدێک هەیە بۆ ئەوەی کە هەرچۆنێک بێت بتوان کە ئەوانی لە ڕەوتی سەدریش باشکشان کردو بگەڕنەوە ناو کای سیاسەکە باشە دکتۆر ئەگەر بینێ سەرەوە کشانەوەی ڕەوتی سەدر ئەگەر وەکو فشارێک بەکاری نابێ و دواتر ئەم پلانی سەر بگرێت و لە پەرلەمان بەشداری نەبن ئەمە نابێتەوەی ئەوەی کە لە دەروی پەرلەمان ڕەوتی سەدر پشەوی بنێتەوە بۆ هۆکاری کە ڕازی نەبێ پەرلەمان بەبێ ئەندام پەرلەمانەکانی کاری ئەجندای خۆیان بکەن بێگومانی مابێ ینی بۆ لێکدانەوەی ئەم بابەتانە بەجارێ هۆکاری دەست لە کارکێشانەوە کەی بزانین ینی تاکو ئێستا هەر تەحلیلێک کە ئەکرێت ینی بێ ئەوەی هۆکاری عمقی کێشەکە بزانیا عمقی هۆکارەکە بزانیمە لێکدانەوە بکەین زۆر جار هەڵا دەرەچێت لەبەرەوە لەم قۆناغەیە تەمان دەستیان لە کارکێشاوەتەوە و قبول کراوە لایەن سەرۆکی پەرلەمانەوە تەنانەت جێگری سەرۆکی پەرلەمانیش جێگریە کەمیشەمیش بە هەماشەوە دەست لە کارکێشاوەتەوە واتە قانونیەن توانای گەڕانەوەیان نییە بەڵام ئایا سیاسیەن بتوانێت شتێک دابڕێژێ بۆی بگەڕێنەوە ئەمە شتێکی ترە تاکۆ ئەم قۆناغە هەرچەنە هەوڵێک هەیە بۆی خێرا ئەم قۆناغە چەق بەستوێ چکە لێکدانەوەی بەشێکی زۆری بەو شێوەیە کە چوونە دەرەوەی سەدر لە ناو پەرلەمان وای کردووە کە پرۆسی پێکەنانی حکوومەت و هەنگاوەکان خێراتر بێ گرێکوێرەکە کراوەتەوە بە لێکدانەوەی بەشێکی زۆر بەڵام چوونە دەرەوەی ئایا بێتەوە هۆی کێشەنانەوەیان نا ئەمە ئەگەڕێتەوە بۆ هۆکاری سەرەکی چوونە دەرەوەی ڕەوتی سەدر لێ دوانێکی یابوو وە قسەی لەسەرەوە کردبوو کە ئەگەر هەڵبژاردننیش بکرێتەوە بەشداری هەڵبژاردن ناکات کەواتە خودی ئەگەر شێویش بنرێتەوە ئەگەر خۆپشاندانی گەورەش
ئامادەسازی بۆ بکرێت و ئەنجام بیرێت و حکوومەتیش هەڵبۆشێتەوە بەڵام نابێت دووبارە هەڵبژاردن بکرێتەوە واتە ئەگەری هەڵوەشان و ئەگەری بەدیلی هەڵبژاردنەکە هەر هەڵبژاردن لە نظامێکی دیموکراسیە ئەگەر حکوومەتیش هەڵبۆشێتەوە وەلایەنەکانیش دووبارە بڵێن بەڵێ ئێمەش لەگەڵیان و پەرلەمانیش هەڵبۆشێتەوە و حکوومەتیش پێک بێنێت دوای پێکەنانیش هەڵبۆشێتەوە دووبارە بێ هەڵبژاردن بکرێتەوە بەڵام قسەی لەسەرەوەی کاڵە بەشداری هەڵبژاردننی دوایەوەش ناکەم لەبەرەوە جارێ ئەگەرەکان کراوەیە و دیاری کراونیە لەوانەیە بەشێکی زۆری کە ئێمە تەسەورات بەو شێوەیە کە چاوەڕێ ئەکات کە ئایا ئەدای ئەم حکوومەتەی لە سای ئیطاری تەنسیقیەوە چۆنە بێت و ئەگەر حکوومەتێک بێت کە بێگومان ئەو ئومێدەوارە حکوومەتێک بێت کە لە توانای ئاستی داخوازیەکانی هاوڵاتیانە نەبێت بۆ ئەوی لە جاریدا هاتووە لەوانەیە چاوەڕوانی نەک 73 کورسی لەوانێت 100 کورسی و بەرەو ژوورتر بێت بۆی بتوانێت بە مطلقی حکوومەتی زۆرنی نیشتیمانی پێک بێنێت. باشە تۆکو خۆشت باست کرد هەڵوێستەکانی سەدر ڕوون نییە لە پێشتریشا پێشەوەی هەڵبژاردن بکرێت باسی لەوا کرد کە نایەوێت بەشداری هەڵبژاردن و بەشداری ناکە و بەشداریشی کرد زۆرچین کورسی بەدەستێنا و چەند هەڵوێستێکی تریشی نوان لە ماوەی ڕابردوودا کۆتا هەڵوێستیشی دەزانین کە دەست لە کارکێشانەوەی بێوەکو خۆتان لەناو پەرلەمانتاران کە نزیکن لە بابەتەکە و نزیکن لەو جەوە سیاسیەوە کە لەناو پەرلەمانەیە خول ناو ئەنجومەی نوێنەران ناگونجە چۆن لێکدانەوە بۆ ئەم بابەتاکەن ئەزانی لە سیاسەتی عامی عراقا ئەگەر سیر بکرێت سیاسەتی ڕەوتی سەدر وەکو جنابشی ئاماژە بیا سیاسەتێکی زۆر ناڕوونە سیاسەتێکی مفاجئانە یعنی هەنگاوەکانی تەسەورکراو نییە و تاکو ئێستش لێکدانەوەیەکی ئەتوانم بڵێن لۆجیکیانەی بۆ مۆزوعی دەست لە کارکێشانەوە تەواوەتی یا هەموو ئەندام پەرلەمانانەی نەکراوە باشە لە یەکەم ڕۆژەوە کە لە ئەسناوی پێش هەڵبژاردنیشە وەکو یەکێتی نیشتیمانی وتراوە ئێمە نێوماڵی خۆمان ڕێک بخەین و یەک هەڵوێستمان هەبێت لە بەغدا دواتریش بکرێت ئێستا قسەی لەسەرەکەی دوای هەڵبژاردنیش هەمان قسە دووبارە کراوەوە لە لایەنێکێتی نیشتیمانیەوە هەمان هەڵوێست و پات کراوەتەوە و هۆکاری ئەتوانین بڵێ بەشێک لە کێشەکان کە ئێستا سەری هەڵداوە ئەوەیە کە ئەو ئیتیفاقیەتی نیشتیمانی لەگەڵ پارتی دیموکرات هەیبوو کە وەفدی هاوبەشی هەبوو بەڵام پارتی دیموکرات لە پشتەوە ڕێکەوتنی لەگەڵ ڕەوتی سەدرا کردبوو کە زۆر ئەتوانین بڵێ لە دانوستانەکانیشە دوای ئەوە هەم نیگەرانەکانی یەکێتی دەلات بوولەوەی کە ئەمە کارێکی هەڵەیە و پێشیان وترابوو کە ئەمە کارێکی هەڵەیە نەک لەبەر تەنها لەبەرەوەی کە ئەمە ڕەوتی سەدر سیاسەتەکەی ناڕوونە بەڵکو ئەما بێتە هۆیەوەی تەدەخولکردن لە نێو ماڵی شیعەیە ئەم تەداخولکردنەی لە نێو ماڵی شیعەیە وای کردبوو لەسەر ئاستی عراق وترات هۆکاری پێکنێنانی حکوومەتی داهاتووی عراق هۆکارەکەی کوردە کەمە لە ئەساسە بەم شێوەیە نەبوو ئەگەر لە یەکەم ڕۆژە ئەم شاندا هاوبەشانی یەکێتی نیشتیمانی لەگەڵ پارتی دیموکراتە چاوەڕێیان بکردایە و لێکدانەوە و دانیشتنیەکی و گفتوگویەکی زیاتریان لەگەڵ لایەنەکانە بکردایە ئەگەشتنەوە قەناعەتەی کە لەوانەیە تەدەخول نەکردن باشتر بێت لە کێشەکانەوەکو ئەو قەناعەتی کە یەکێتی نیشتیمانی هەر لە یەکەم ڕۆژەوە هەیبوو وایە کرد کە ئێستا سەدر نەیەتوانی بۆ مطلقیە لە مدیر ڕابردوواتە ڕەوتی سەدر بۆ مطلقی لە مدیر ڕابردووە جەخت بکاتەوە لەسەر حکوومەتی زۆرنی نیشتیمانی ئەو کاتە لەوانەیە حکوومەتێک پێک بهێنرای ئێستا سەدر تیا معارەزە بووایە ئەگەر معارەزەش نەبووایە چوونە دەرەوەی ئەم ترسی دروست نەکردایە کە ئێستا لە ئارایە لەبەرەوە گرنگە لە هەموو قۆناغێکە ئەو هەڵانەی کە تێپەڕیوە دەرسی لێوەربگرین ئەوەی کە لە مدیر ڕابردووە یەکێتی نیشتیمانی داوای کردووە بە ئێستشەوە ئامادەیە کە ئەوەی قسە لەسەرەوە کرێت کە یەک ڕوئایی و یەک خەڵوێستی لە نێو ماڵی کوردیە و عورفە سیاسیەکەش تاکوێستەوە بۆ کە سەرۆک کۆمەڵە یەکێتی نیشتیمانی بۆ کە ئەمە ئەسڵی کێشەکان بۆ کە برادرانی پارتی لە مودەی یەکەم ڕۆژۆ قسەیان لەسەر کردووە ئەو تێکدانی ئەم عورفە سیاسی ینی تۆ ئەمە چۆنەڵی هەیکلێتێکی گەورەیە بتەوێ یەک بەردی بچووک لە شوێنێکا بجوڵێنی هەموو هەیکلێتێکاکەوێتە مەترسیەوە ئەوە تا ئەو کێشە و بشێوی لێکەوتەوە کە ئێستا دروست بوو بەڵام بە ئێستشەوە بۆ برادرانی پارتی هیچ ئەحراجێکی سیاسی نییە پەشیمان بوونەوە چکە ناچارن ئەبێ پەشیمان بوونەوە چکە ڕزگاری نیشتیمانی بە چوونە دەرەوەی سەدر هەڵوەشاوەتەوە باشە لە دوای کشانەوەی پەرلەمانتارانی سەدر هەلوێستی دوولایەنەکەی دیکە لەو هاوپەیمانی سەقۆلیە چۆنە چۆنەوە بۆ ئەم کشانەوەی ئەکەن و ئەوان ئامادەن لە پێگەنانی حکومەت بە پێڕوتی سەدر لە حکومەت بەردەوام بن زانی لە یەکەم ڕۆژەوە من یەکشتم وتووە ڕێکەوتنامەی ڕزگاری نیشتیمانی ڕێکەوتنێکی بە تایبەتی بۆ کورد هیچ دەستکەوتێکی تیانە بوو 25-26 خاڵ ڕێزکرا بوو هیچ باسی موچە خۆرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکە باسی خزمەتگوزاری هەرێمی کوردستان ناکە باسی چارەسەری کێشەکانی نێوان بەغدا و هەرێم ناکات
تەنها ڕێککەوتنێک بوو لە پێناوی بەدەستێنانی چەند دەنگێکا بۆ دیاریکردنی سەرۆک کۆمار واتە لە مەنسەبێکی دیاریکراوە و ئەم ڕێککەوتنامە ڕێککەوتنێکی هەڵە بوو و بە ئێستەشەوە چ سونەکان و چ برادرانی پارتیش هۆکاری کشانەوەی ڕەوتی سەدر نازان کەواتە ڕێککەوتنێکی زۆر سەتحی بووە لە پێناویەوەی تەنها دەنگم بەرێ منیش دەنگم تێمێ لەبەر ئەوە وەکو وتم بە ئێستەشەوە کە ئەوانیش لێ تێنەگەشتون و ئەوانیش نازان هۆکارچیەوە و ئەوانیش ناتوانن وا بکەن کە ڕەوتی سەدر بگەڕێتەوە کەواتە ئەوان تەنها بەشێک بوون لە معادلە سیاسەکەی کە ڕەوتی سەدر ئەیویست حکومەتێکی زۆرینەی نیشتیمانی واتە تەنها بەکار بهێنرێن بەڵام بە ئێستەشەوە من تەکیدم لە یەکشت کردوێتەوە بە هیچ شێوەیەکمە ئحراجی سیاسی نییە کە دان بە هەڵەیە کابنەی کە بڵێ ئەم هەڵەیە کراوە ئەمێ چاکی بکەمەوە بەعکسەوە ئەمە چۆنەڵی سیاستێکی زۆر جوان و سیاستێکی واقعیانەیە کە تۆ بۆ بڵێ ئەمەیان هەڵەیە منەگەڕێمەوە بۆ ڕۆڕاستەکە ڕۆڕاستەکەش بێگومان بە دانپیانانی نەک تەنهایەکێتی نیشتیمانی گردیقەتان نابێت کە وای لێ هات تەنانەت تا ڕادێک دووبەرەیەک دروست بوو لە نێوانێکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتە هەموو ئەو لایەنانەی کە معارەزە و لە نێو هەرێمی کوردستانیشا معارەزە و لە بەغدادیش معارەزەن وتیانەمە یەکێتی نیشتیمانی ڕاستە و بە کۆمەڵ بە یەکگرتو بۆوانەی کە معارەزەشن لەگەڵ یەکێتی نیشتیمانیا بوون هەنگاوەکانیان نەک ئەوەی کە ئەمە لە پێناوی مەنسەبیا پۆستایە بەڵکو پیانوا بوو نەخێر ئەمەی کە پارتی دیموکراتێکە هەڵەیە و ئەمەی کە کردوێتی هەڵەیە و ئێستەش وەکوتم گەڕانەوە بۆ لایەکێتی نیشتیمانی و دروستکردنی شاندێکی ئاوبەش واتە ئەو کردارێک لە یەکەم ڕۆژەوە هەبوو لەو نقطەیەوە دەست پێ بکرێت و ئێمە پێمان وایە کە ئەمە بەشێکی زۆری کێشەکان چارەسەرەکە دایمەن زانیمانەکەیکێتی نیشتیمانی کوردستان نێوەندگیری کردو لە نێوان لایەنەکاندا بۆ پێکەنانی حکوومەتێک دەسەڵاتێکی دروست لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت لە ئێستادا هەوڵەکانێکێتی نیشتیمانی کوردستانی وەکو پەرلەمانتارانی فراکسیۆنیەکێتی بەردەوامە بۆ ئەوەی کام نێوەندگیریە بەردەوام بێت و حکوومەتێک یاخود لایەنەکان هەمویان کۆ بکەنەوە هەزانی هەر خودی ئەو تدەخل نەکردنە لەو کێشانی کە لە نێوان ئێتار و سەدرا هەبوو ئەمە گەورەترین نێوەنگیریە ئەمە گەورەترین هەنگاوە بۆ ئەوەی کێشەکان قوڵ نەبێتەوە چونکە زۆر هەڵەبوو لەو قۆناغەیە کە پارسەنگی هێز بەلایەکا بێ و لەسەر حسابی کورد و حزبێکی کوردی ئەمە بکرێت ئەنجام نەدانی ئەمە خۆی گەورەترین دەستکەوتە و درێژە پێدەری ڕێبازی جنابی مام جەلالە کە هەمیشە لەگەڵ ئاشتەوایە لەگەڵ یەک ریزی نێوماڵی سونە نێوماڵی شیعە نێوماڵی کوردی شابوو لەبەرەوە بە ئێستەشەوە بڵێ هەموو گفتوگەکانێکێتی لەسەرەوەیە کە چۆن هەموو بەرە کوردستانیەکان یا هێز کوردیەکان یەک بەرنمەیان هەبێت و ئەو بەرنامەش بێگومان بەدەر لەوەی کە ئەبێت لە خزمەتی هاوڵاتیانی عراق و داهاتوی عراق بە شکڵێکی ئام بەڵام خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کێشە سەرکیەکانی کێشەی موچە کێشەی خزمەت گوزارەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەبێت و بە ئێستەشەوە کووتم یەکێتی نیشتیمانی لە بەرنمەکەی نەگۆڕیەوە لەسەر سیستم لە ئەو ڕتمە بەردەوام باش دکتۆر دیارە لە ڕابردوودا پێگەێنانی حکومەت و جگەلەوەی کە لەلایەن لایەنەکانەوە ڕێککەوتن نەبوو لە هەمان کاتیشدا ئەم ڕێنەکەوتنە دەگەڕایەوە بۆ بەدەستێنانی پۆستێک لە حکومەت یاخودار جێکی دیکەی عێراقدا بێت لە ئێستادا لە دوای کشانەوەی ڕەوتی سەدر و بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵین لایەنە سیاسەکانی عێراق و هەرێمی کوردستانیش پێگەێنانی حکومەت لە سەر و ئەولەویەت و پلە و پۆستەوەیە بۆیان ئەزین گرنگترین ینی لە مدەی ڕابردوو ئەگەر چاو بخشێنینەوە بۆ هەنگاوەکانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی ئەگەر سێری بکەن بڵێ مەنسەب گرنگ نەبووە ئەوەی کە جەخت کراوەتەوە لەسەرەوەی یان لە پێناویەوەشە زۆر جار قوربانی درراوە لە پێناوی ئەوەشە زۆر جار ئەوانەی کە دەنگدەر و لایەنگری یەکێتین پیان ناخۆش بۆ کە یەکێتی هەموو جارێ بەدەمەوچوونی هەیە بۆ لایەنەکانی کە بەڵاموانی کەنیانە بەڵام ئەم ناکرێ ینی تۆ وێنە گەورەکە نەبینی وێنە گەورەکە ئەوەیە کە تۆ ئاسایی ئەگەر قوربانیە گیان هەنگاوێک یا لەوانەیە کۆمەڵی دەنگدەریشی لێ زویر بێ بەڵام لە پێناوی بەرژەوەندیەکی باڵاترە لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ئام لە پێناوی بەرژەوەندی عراقە بە شێوەیەکی گشتی ئەم هەنگاوانە نراوە و بەڵێ قوربانیش درراوە لەوانێ بەشێکی زۆری کە زوور بوو بێتن بەڵام ئەمە سیاسەتێکی واقعیانەیە لە ئێستایەکە جێبەجێ ئەکرێت ئەم سیاسەتە واقعەیە کە ئەکرێت جیاوازە لە سیاسەتێکی نەزەریەیان لە سیاسەتێکی ئۆتۆپی کە پێمان وابێ نەخێر تەنها ئەم کردارویە ئێمە ئیکین تەنها ڕاستە و یان با بڵین ئەم منسەبە هەموو جوودەکە و چۆنەڵی ڕێککەوتنێک بکەن لە پێناوی بەدەستێنانی منسەبێک ئەمە سیاسەتێکی هەڵەیەوە دەریش کەوت کە ئەنجامی ئەو سیاسەتە هەڵەیە چییە و پێم وایە لە مودەی ڕابردووشە لە هەرێمی کوردستانە بە ڕوونی باجی ئەم هەڵانە دراوەکە
ئەو کێشانی کە ئەم دوایە و ئەو شێویانی کە نێو هەرێمی کوردستانە دروست بووە. بەڵێ زۆر سپاس دکتۆر برای ڕەشید ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ ئامادەبوونە دووبارە بەخێر هاتیت. دکتۆر سپاس.